سەرۆک ترامپ پێشنیاز دەکات و سەرک وەزیری داهاتیە بریتانیا وڵاتی خۆ ژێکەتیا ئەوروپی دەرخە ئەگەر نەگەهەن ڕێکەتنەک باش گەلۆ چما سەرۆکی ئەمریکی دخوازە بریتانیا ژێکەتیا ئەوروپی دەرکەوە و چ ڕەنگە پەیوەندیên بازرگانی بریتانیا بێکەتیا ئەوروپی ڕاهیوی دیکە و چما لێ دژی سەرداناوی نەڕازی بوون خورد لە لەندەنێ دەردەکەون بە مەڕا ڕاستەوخوا بسکایپێژ لەندەنێ دیار حوسین بەڕێوەبەرێ بەرەیە سنتەری کورد کەلتوریە کورد و هەروەسا چالاکوانێکی سیاسیە کاک دیار زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت بۆ سەرۆکی ئەمریکی حەزەکە یەکێتی ئەوروپا بریتانیا لە یەکێتی ئەوروپا دەرچێ زۆر سپاس دەکەم کە توانیت پەیوەندی بە منەوە بکەیت پێشەکی پیرۆزبایی جژنتان لێ یەکەم لە هەموو لایەکێکم بەڕاستی دۆناڵد ترامپ کە هاتووەتە بەریتانیا لەبەر چەند مەسلەیەک هاتووە یەکێک لەوانە مەسلەی برگزیتە بۆیە ئەو حەزەکات کە برگزیت بکرێت پێم وابێ ئەوێت کە دەوەلی ئەوروپی ینی ئەوروپا زەعیفکە بۆ ئەوەی بتوانێت کە بەریتانیا بێنێتە دەرەوە ئەو کاتە ئەوروپا زەعیف دەبێت لەو کاتێک کە بەریتانیا بێتە دەرەوە بەڕاستی تر ئیکۆنۆمی زۆر زۆر دادەبەزێ ئەوە هاتووە کە پێیان بڵێ ئێوە خمیەوەتان نەبێ ئەمریکا یارمەتیتان هەیە بۆ ئەوەی ئیکۆنۆمیەکەتان بەرز بێتەوە ینی ئابووریتان بەرزکەینەوە لەو بارەیەوە هاتووە چەند کۆمپانیایەک هاتووە لەگەڵی کۆمپانیای گەورە و ئەمڕۆژ کۆبوونیەک دەکرێت لەگەڵ کۆمپانیەکانی بەریتانیا لەو بارەیەوە پێویستە کات کە دانیشتن و ئاڵوگۆڕی معلومات بکەن کە توانن کە چۆن ئابووری بەریتانیا باش بکەن ئەگەر بەریتانیا چوە دەرەوە کاک دیار ئەی بازرگانی ئەمریکا لەگەڵ بریتانیا بە پێی هیواکانی سەرۆک ترامپ و تەریسا مەی چۆن دەبن چ ڕەنگە پەیوەندیەکی بازرگانیان چۆن ئەو ئابووریە بەهێز دەکری ئەو پەیوەندیە بەهێز دەکری چەندین کۆمپانیا هەیە کە بتوانرێک لە ئەمریکا بێت کارەکانیان لێرە بکەن چ لە بواری بیناسازیەوە چ لە بواری دامەزراندنی کارمەند کە بتوانرێت کارمەندانی بەریتانیا چەندین کارمەند هەیە کە بێکارن و بێکاریشە بن چکە پێمان وابێ کە زۆربەی ئەڕۆنەوە بۆ وڵاتەکانی خۆیان دۆلی ئەوروپی ئەوان بێن کە یارمەتیەکی ئەوە بن جێ ئەو کەسانە بگرنەوە کە بڵێن ئیتر ئەو کارانە ناکەن بۆیە دۆناڵد ترامپ پیشە و کۆمپانیانەی هێناوە کە بتوانێت جێ ئەو کەسانە بگرێتەوە و جێ ئەو کۆمپانیانە بگرێتەوە کە ئەڕۆنەوە بەڕاستی چەندەها کۆمپانی ئیستا لە دۆلی ئەوروپی هەمووی گەڕاونەتەوە و کۆمپانیەکانیان یەکێک لەوانە کۆمپانیای نیسانە کە کۆمپانیاکە ئیستا لە سەندەرلاند لە لای شیمالی بەریتانیا دیسا گەڕاوەتەوە چەندین کۆمپانیا تریش دەگەڕێتەوە لە هەمان کاتیشدا وەکو بڵێن شەڕی سەرۆک ترامپی ئابووری لەگەڵ چاینا ئەوروپیەکانش بەشدار بێ کاک دیار دەمیست بە کورتی باسی پێشوازی لە سەرۆکی ئەمریکی بکەین لەسەر ئاستی دەوڵەت لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی شازادەکان چۆنە تا ئێستا بەڕاستی ئەمە پێڵێن ستیت ڤیزیت ئەمەش کە حکوومەت داوا ئەکات کە سەرۆکێک بێت و ئەمەش پرۆتۆکۆلی مۆنیکە پرۆتۆکۆلی شازادەیە کە ساڵی یەک بەرپرسی گەورە بانگێشت بکە بۆ لای خۆی تر ئەو بانگێشتە سێ چوار تەوەراگرێتەوە کە یارمەتیان بن کە چۆن ئابووری باش بکەن یارمەتیان بن کە چۆن بتوانن بێنەوە سەر پێی خۆیان بەریتانیا و پێم وابێ کە ئۆپۆزیسیۆن حکوومەت کە داوای کردووە شتی رەزامەیە ئۆپۆزیسیۆنیش کە لەیبەرە پێی ناخۆشە هەندێک لە بەرپرسان ئەڵێن ئێمە پێویستمان بەوە نییە چکە خۆمان وڵاتێکی ئێمە پێویستمان بە کەس نییە کاک دیار پرسیاری کوتامیان بەبەتی کۆتایم ئەوەیە نەڕازی بوون لە لەندەن زۆر گەرمە دژی سەردانەکەی سەرۆک دۆناڵد ترامپ بۆ بریتانیا بۆ من دەزانم سادق خان کە مەیەری لەندەنە ڕخنەی تون لە سەرۆک گرتووە سەرۆک ڕخنەی لەوە گرتووە تۆش جەنابەت وەکو چالاکوانێکی سیاسی پشتیوانی لە سادق خان کردووە لە کاتی هەڵبژاردنەکاندا بۆ ئەم دژایەتیە ڕاستە لە 2006دا ئەمە هی تازە نییە ئەم
ناکۆکی بینی ترامپ و بینی لە 2016 کە دۆناڵد ترامپ هاتە سەر حکم بەڕاستی قسێکی باشی کرد وتی چۆن دەبێ کەسێک مسلمان بێتە مێری لەندەن ئەمەش بووە هۆی ناکۆکی لە بینی سەدیقان و ترامپ و ئەمە شتێکی تازەی کە پێش ڕۆژێک بێ بۆ لەندەن قسێکی نەشیاوی بەرامبەر سەدیقان بەڕاستی کەسایەتیەکە کە هەڵبژێراوە لەلایەن کاک دیار ببوورە کاتمان نەماداوا لێبوردنەکەین زۆر زۆر سوپاس دیار حوسێن بەڕێوەبەرێ یê سنتەرê کوردی کەلتوری و چارەکوانێکی سیاسی ji Londonê bi me rabû gelkî سوپاس زۆر سپاسی ئێوەش دەکەم هەر لە خۆشییا بن